سەرۆک ترامپ بەردەوامە لە پشتگیری برێت کەڤەنە پاڵێوراو بۆ دادگای باڵا. ئەمە شتێکی زۆر قورسە بۆ خۆی و خێزانەکەی و ئێمە دەخوازین بەسەر هەموو ئەواندا زاڵ بێت. لە هەمان کاتە دەمانەوێت کاتی زیاتری پێ بدەین. ئەگەر ئەو خانمە توانی ئامادە بێت ئەوە شتێکی دڵخۆشکەر دەبێت و ئەگەر ئامادە نەبێت ئەوە جێگەی داخە. پرۆفیسۆر کریستین پلازای فۆرد ڕۆژی دووشەممە بانکێشت کراوە بۆ شایەتیدان لە بەردەم کۆمیتەی سینات، بەڵام فۆرد سەرەتا دەیەوێت FBI لێکۆڵینەوە لەو ئیدعایانە بکات کە کەڤەنە پەلاماری سێکسی داوا لە ساڵی هەشتاکان کاتێک هەرزەکار بووە. هەروەها فۆرد پشتگیری دەکرێت لەلایەن دیموکراتەکان لە سینات بە بەشداری کریستین جیلی براند لە نیویۆرک. لە ڕاستیدا ئەو بۆ پاراستنی منداڵەکانی لە هەڕەشەی کوشتن و ئەو جۆرە ئیدعایانە لە ئۆنلاین دەربارەی دەوترێت. من پێم وایە ئەوە بە تەواوی هۆکارە بۆ قوربانیانی تونند و تیژی سێکسی کە نەتوانن بێنە پێشەوە باس لە بەسەرهاتەکانیان بکەن. هەروەها پرۆفیسۆر لە یاسا ئەنیتا هێڵ لەناو ئەو کەسانەدایە کە داوای لێکۆڵینەوەی چڕوپڕ دەکەن. لە ساڵی 1991 هێڵ لە پاڵێوراوی دادگای باڵای کلارلس تۆماسی کە بەکردنی گێچەڵی سێکسی تۆمەتبار کرد، هەرچەندە لە کۆتاییدا بە جیاوازیەکی زۆر کەم پشتگیری سیناتی بەدەستهێنا. هیچ هۆکارێک نییە بۆ پەلەکردن و سەختکردن لە کات لە ماوەی 6 ڕۆژدا. هاوڵەتیانی ئەمریکا دەیانەوێت بزانێت چ ڕوویداوە و دەیانەوێت بزانێت کە ئەنجومەنی سینات مەسەلەکە بەجددی وەردەگرێت. کۆماریەکان ناڕزایی خۆیان دەڕبی لەسەر ئەو ئیدعایانەی فۆرد کە ئەمەش لە دوای دانیشتنێکی دوور و درێژ دێت کە لەلایەن هەردوو پارتەکەوە ئاراستەی کەڤەنەکران. 1300 پرسیاری نووسراو لەلایەن دادوەرکەڤەنە وەڵام دراونەتەوە وە کۆبوونەوە لەگەڵ 65 سیناتۆری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ماوەی دوومانی ڕابردوودا کراوە. هەرگیز ئاماژەیەک بۆ نووسراوە نەدراوە تا هەفتەی ڕابردوو. سیناتۆری کۆماری لیسا مارکاوسکی گوتی ئەوە زۆر گرنگە کە گوێمان لە فۆرد و کەڤەنە بێت. هیوای من ئەوەیە ئەنجامدانی ئەو کارە لە ئاستێکی ڕێز و پاکیدا بکرێت، هەم بۆ کارەکە و هەمیش بۆ هاوڵاتیان. ئایا تۆ باوەڕ بەوە دەکەی قسەکانی فۆرد باوەڕ پێکراو بێت؟ وابزانم هەر لەبەر ئەوەشە ئێمە ئەو کارە دەکەین. شیکەرەوەی یاسایی پاوڵ شیف بێرمان گوتی مشتومڕەکەی پاڵاوتنی کەڤەنە کە دەستنیشان کراوە بۆ دادگای باڵا لە مەترسیدایە. وابزانم ئەو ئیدعاە دیموکراتەکان زیاتر یەک دەخات بۆ بەرهەڵستیکردن لە بربژارکردنی کەفەنەوە. ئەوە ڕاستیە کە کۆمارەکان زۆرینەیەکی کەمن لە ئەنجومەنی سێناتدا و ئەگەر ژمارەیەکی کەم لە کۆمارەکان پاشکەس ببنەوە ئەوە شکست بە بربژارەکە دێت. کەڤەنە دەستنیشان کرابوو لە جێگەی دادوەری خانەنشین کرا و ئەنتۆنی کەنەدی واگەر دەنگی سینات وەربگرێت ئەوە کۆنە پارێزەکان لە دادگای باڵا بەهێزتر دەبن.